ئێمە سەلامەتی تحقیق و ظروفی ئەمن لە سلێمانیا بە مولاییم نازانین و داواشمان کردووە ئەگەرەکرێ ئەو فایلە بگوێزرێتەوە بۆ دادگاکانی هەولێر. دوایە ئەگە دادگایکردنەکە بگوازێتەوە بۆ هەولێر کاک لاهور و کاک پۆڵات ئازاد بکرێت. سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ دەنگوی ئەوە بڵاو بووە کە فایلی دۆسیەی لە هەوشێرجەنگی و پڵا شێرجەنگی و هاوکات ئەو کەسانی دیکە کە لەگەڵیاندان نقلی هەولێر دەکرێت. من بۆ ئەم مەبەستا بورهان ڕەشید گوڵا سەرۆکی تیمی پارێزەرانی لە هەوشێرجەنگیم لەگەڵدایە بۆی کە زانیاری زیاتری لێ وەربگرم کە ڕاستەوخۆ ئاگاداری دۆسیەکەی لە هەوشێرجەنگی لە سەرەتاوە تاکو ئێستا کاک بورهان سڵاو لێبێت. ئەم کاتەوە باش سوپاس دەکەم. سپاس بۆ جەنابی شێخ. کاک بورهان پێم بڵێ دۆسیە گەشتۆ بەکوێ وەک دەوترێت فایلەکان نقلی دادگای تەمیزی هەولێر کراوە ئێوە چاوەڕێی چی دەکەن؟ با جەنابیشتان و خەڵکیش بەر چاوی ڕوون بێ. ئێمە بۆ جاری پێنجەم نووسراومان لە دادگای تەمیزەوە هێناوە کە هەردوو دۆسیەی 406 و دۆسیەی 56 بنێرێ بۆ دادگای تەمیز بۆ وردبینی و پێداچوونەوە. ئەمەی کە ڕۆشتووە دوێنێ گەیشتووەتە دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەو فایلەیە کە بەپی مادەی 56 شێخ لاهور و 11 هاوڕێی تری تۆمەتبار کراون. ئەو فایلەیە کە ڕۆژی 12 مانگی ڕابردوو دادبینی تیاکرا و تەجیل بوو بۆ دەی ئەم مانگە. ئەو فایلەیە هەواڵی دادگای تەمیز کراوە. فایلی 406ەکە هێشتا لە لای بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایشە. ئێستا ئێوە چاوەڕێی چی دەکەن؟ چاوەڕێن دەگای تەمیزی هەولێر چ بڕیارە دەربکات؟ ئێمە بۆمان نییە تەداخل لە قەراراتی قەزاییەکەین لا سوڵتانە عەلە القەزا، بەڵام ئێمە داوامان کردووە ڕەخنەمان لە ئیجراعاتی تحقیقی گرتووە و داواشمان کردووە ئەگەرەکرێ ئەو فایلە بگوێزرێتەوە بۆ دادگاکانی هەولێر لەبەرەوەی بەپێی مادەی 55 و مادەی 142 یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی 23/71 ئێمە سەلامەتی تحقیق و ظروفی ئەمن لە سلێمانیا بە مولاییم نازانین لە هەولێر بۆ ئەم کەیسە بە مولاییم ترێزانین. ئێوە دەتانەوێت دادگایکردنەکە بچێتە هەولێر؟ بەڵێ مانەوێت دادگایکردنەکە بچێتە هەولێر. پێ دوایە ئەگە دادگایکردنەکە بگوازێتەوە بۆ هەولێر کاک لاهور و کاک پۆڵات ئازاد بکرێت؟ من قەناعەتم وایە ئەم مزەکەرەی ئەمری قەبزە وەکو ڕێی قانونی خۆم کە دەرکراوە و ئیجراعاتانەی کە کراوە لەلایەن دادگاوە لەبەر ئەوەی ئەم ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە ئەو کۆمەڵە خەڵکی لەگەڵیا بووە هەمووی هەوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی پێیە کە چەند بەڕێزێک ئەندامن و لەژێر سەرۆکایەتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانایە. ئەگەر بگەڕێتەوە بۆ یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی خۆی ئەمنی داخلی و یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەبوایە نەک بە ئەمر قەبز ئەبوایە بە مەجلیس تحقیقی داوا لە ئەنجومەنی ئاسایش کرایە مەجلیس تحقیقیان بۆ دروستکەن لەوێ لێکۆڵینەوەیان لەگەڵاکەن نەک بە هێزی چەکدار بچنە سەر و بیانگرن و 4-5 مانگە لەژێر تحقیقا بن. لەو بڕوادای دەسەڵاتدارانی سلێمانی بۆ ڕازی بن دادگای تەمیزی هەولێر بڕیاردا لە کام دادگا دادگایکردنەکە بەڕێوە بچێت؟ ئەبێ پێی ڕازی بن لەبەر ئەوەی هەرێم یەک دادگای تەمیزی هەیە و ئەوانیش پرۆسەیەکیان دەست پێ کردووە یەکێتی بە ناوی پرۆسەی چەسپاندنی یاساوە. ئەگەر یاسا هەیە ئەبێ چاوەڕێی بڕیاری دادگای تەمیزی هەرێمی کوردستان بکەین و ئەگەر دادگای تەمیزی هەرێمی کوردستان هەج بڕیاریەبە ڕەخنە لە ئیجراعات گرێ هەنێ ئیجراعات هەڵوەشێنێتەوە یان تەداخل کە یان نەقلی قەزیە بکە ئەوە بێ لە سلێمانی ئیتباع کرێ. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ملتزم نەبێ پێوەی طبعا ئەمە ئەزمێشی سیاسی تر ئەخاتە پاڵ ئەزمەکانی هەرێمی کوردستان و هەروەها ئەزمێشی قانونیش دروستە بێ و هەروەها بێتەوە یەکێتی ڕوبەڕووی هەزمێشی ئیعلامی قورسە بێتەوە کاتەکە تۆ ڕێز لە بڕیاری هایکۆرت یعنی دەسەڵاتی دادوەری باڵای وڵاتەکەت نەگری. کاک بورهان لێسەر دۆسیەکان نەگەشتۆ بۆ قۆناغی لە ڕووی یاساییەوە بە کەفالەت ئازاد بکرێت؟ لە مادەی 406 ئازادکردن بە کەفالەت نییە یان ئیحالەکردنە بۆ دادگایکردن یان ئیفراجکردنە. لە مادەی 56ەکە ئەوە ئەتوانێت مەشمول بن بە کەفالەت. بەڵێ لە هەندێک میدیادا بەناوی تۆ هەنێش بڵاو کراوەتەوە کە گوایە شەڕێکی دیکە لە نێوان ئامۆزاکاندا ڕوودەداتەوە ئەمە ئەسلی هەیە ڕاستە؟ پێشم ناخۆشە من هیچ هەڕەشێکی شێخ لاهورم نەقڵ نەکردو و هەڕەشەشی نەکردووە. ئەو کەسانەی لێک ڕۆژی ڕابردوودا ئازادکران لە نزیکەکانی لاهور شێرجەنگی بە کەفالەت ئازادکراون یاخود لە ڕووی قانونی و هیچ شتێکیان لەسەر نەبوو؟ نەخێرەوانە ئیفراج کراون بە کەفالەت ئازاد نەکراون و لە ڕووی قانونی و هیچ بەڵگەیەکیان لەسەر نەبووە. لە کۆتایی بە زۆم پێ بڵێ لە ئێستادا بە کاک لاهور و کاک پۆڵاتەوە چەند کەس لەسەر دۆسی لالەزار ڕاگیراون؟ تقریبی 30 بۆ 40 کەس ماوە لە ژوورۆ.